بە گوێرەی ئامارەکان لە 7 مانگی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 87 ئۆتۆمبیل لە شاری هەولێر سوتاون، زۆرترینیان لە مانگی 7 ڕابردوودا بووە کە 23 حاڵەت تۆمارکراوە. بەشێک لە ئۆتۆمبیلەکان بەهۆی کۆنی و ماندوێتیەوە گردەگرن و بەشێکی تریشیان بۆ کۆکردنەوەی پارە دەسووتێنرێن. 87 ڕووداوی سوتانی ئۆتۆمبیلمان هەبووە، بەس لە مانگی حوتە زۆرترین ڕووداوەکان لە مانگی حوتە بوون. 23 ڕووداومان بەتەنیا لە مانگی حوتە تۆمار کردو. ستافێکن دێن ئۆتۆمبیلێکی کۆنە ئەکڕن بە کەمتر لە ملیۆنێک یان ملیۆنێک دینار، دوای دێن ئەیسووتێن و چەند کەسێک هەلەی خۆیان و بە ناوی کۆمەکەوە لەسەر شەقامەکان پارەیان بۆ خڕەکەنەوە کە ئەمە دیاردێکی ناشرینە. زۆرینەی ئەو ئۆتۆمبیلانەی دەسووتێن بە هۆکاری خراپی جۆری بنزینەوەیە، وەستای فیتپەمپەکانیش نایشارنەوە. ئەو جۆرە بنزینەی دەفرۆشرێت کوالێتێکی زۆر خراپی هەیە. بنزینە خراپی کوالێتی نزم بیتن بەزنەکە بڵقی دەکە گەرم دەکاتن کە گەرمی کرد ئاین نەفسی بابەت وارەکە تەعامل ناکە کوب یەخێنە ئاگدەچی دەسووتێتن ئەو ژاوهالێ تەعامل ناکە و ئەوەش سارد و گەرمە کارەبا لێسرە شۆ دەکاتن و ئاگری دەگریتن. کوالێتی بنزینی لە هاوینان زیاتر بنزین غازیە لەبەرەوەی ئاگری دەگری، ئەگەنا کوالێتی بنزینی هاوینان خراپتر دەبێ عادەتەن، ئەگەنا دستانان بنزین ساردە. هۆکارەکانی سوتانی ئۆتۆمبیل زیاتر فیتپەمپ یان شتی کێش دەگریتەوە؟ ناچتی دیش دەگریتەوە سیارەیە گزۆزی جیرایە دەسووتێ دەری فیتپەمە. كواليتي بنزيني تقريبا 16 تأثيري لسر في هي 16 مەترسی سوتانیشی هەیە؟ بنزينة كان طبعا لبر في تم بخوي في البامب يعني غرق بونيش خاص لبو بنزيني دروس كرا. سوتانی ئەو ڕێژە زۆرەی ئۆتۆمبیل تەنیا لە شاری هەولێر شۆفێرانی نیگەران کردووە و ناچاری کردوون بنزین با نرخێکی گرانتر بکڕن لە ترسی سوتانی ئۆتۆمبیلەکانیان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.